من گۆشتمان هەبوو لە ماڵەوە ئەوەشمان هەبوو سێنانە بۆی خۆت بە خۆتم لەوی کە نەداوە سێ نانی بە گیابەهاریەکان خواردووە و دەڵێت پێی لە گۆشت بەرخیش خۆشترە. ئەگەر ئێوارەیەک ڕێت لە ناو بازاڕی ڕانیا بکەوێت هەر لە دوورەوە بۆن و بەرامەی گیابەهاریەکان بۆ لای فرۆشیاران ڕێنوێنیت دەکەن. لەوێ هەموو گیایەکی بەهارەت دەست دەکەوێت. فرۆشیاران هاواری بەرهەمی خۆیان دەکەن و کڕیاران بۆ لای خۆیان ڕادەکێشن. یەکێک هاواری کنگر و کاردوو دەکات، یەکێکی دیکە هاوار دەکات لێرەیە کوارگ و دۆرێ و باڕێزە. ئەگەر زوو نەیگەیتێ نامێنێت. سوکات تامی زۆر زۆر زیاد هەم تەندروستە هەم دەرمانیشەوە زۆر هیچ زەرد زیانشی ناوەڵە هەموو ماعیدەت بەخوا پێنە و شتێک خۆشە زۆر ئەخر زۆر زۆر پێنە گۆشت بەری خۆشە کە دەڵێن گۆشت بەرەخوا وایە لە هەموو تەحامێکن پێ خۆشە لە خواردنەکان. بەڵام سێنانە بۆی خۆ تا ڕەمەزان سێنان نەخوارد لە دوی زیاتر ئەگە زۆر دوو ناخوارد بەخوا بۆی سێنانم خواردەوە ئەوەیە کە یەک زای بخوا لەبیر ناکاتەوە. ئەو شتم هیناوە لە شاخی لەو شاخەکەوە ڕەشەی وەڵا لە ترشۆکەی و لە دۆرێ و لە ڕێواسێ و لە کارگێ و لە ئەوی بەزارا بخورێ ئەنواعشتی لە گۆشت بەرخی لە گۆشتی حەیوان دەڵێ پێم لە بوشە خۆشتە. بەهۆی ئەو تام و چێژە تایبەتەی هەیەی گیابەهاریەکان خواستێکی زۆریان لەسرە بەتایبەت بە تەمەنەکان وەک خۆیان دەڵێن پێیان لە گۆشتیش خۆشترە. حەزمان لێیەتی بەعقەت خۆشە. ئەسان لە چ جۆرە ژەیەکە زیاتر؟ من حەزم لەو ژەیە زیاتر بە دۆکڵی وی لێدنین کێنگێ لوشە ترشۆکەیە چوالەیە دۆرەیە ئەو دۆرەش خۆشە بەعقەتەوەش من لێیەتی یارە وەڵا بڵین ژەبارەکان هەمووان خۆشن بەعقەت ئەندرێشە شەیە جا پەیدا دەبێ ئەندرێشە جوش خۆشە بەس لە بەڵام مەزانێت کەمتر ئەندرێشەی بەکاردین. کوڕێکی گەنجم لەگەڵە نایخوا ئەربەس کوڕەکان ئەی گەورە و پیاوەکەم دەیخوا. ئەرێ وەڵا وەڵا ئەگە هەبێ هەموو ڕۆژە دەیخۆم. ئەرێ وەڵا ئەوانە تامیان خۆشترە لە گۆشتیش ئەم پێ خۆشترە. ئەم ساڵ ساڵی گیابەهاریەکانە و بەر لە وادەی خۆشیان هاتنە بازاڕەکانەوە بەهۆی بەرزی ڕێژەی بارانبارینەوە. بەشێک لە هاوڵاتیان لە شاخ و دۆڵ و چیاکانی کوردستان گیابەهاریەکان دەهێنن بۆ بازاڕەکان و دەیفرۆشتنەوە. بیتوێن و پشدەر یەکێکن لەو ناوچانەی گیابەهاری زۆریان لێ دەڕوێت. کۆکردنەوە و فرۆشتنی گیابەهاریەکانیش دەرفەتی کاری کاتیان بۆ ژمارەیەک لە هاوڵاتیان ڕەخساندووە.